سەرچاوەی هەموو خۆشەویستیەکانیش ئەوەیە مرۆڤ خۆی خۆش بوێ. ئینسان کاتێک کە خۆی خۆشویست بە دڵنیاییەوە بەرامبەرەکانیشی خۆش دەوێت. ئەو کەسێ ڕقی لە خۆی بێ چاوەڕێی ئەوەی لێ ناکرێ بەرامبەرەکانی خۆش بێ و خۆشەویستیان بۆ دەرببڕێ. مرۆڤی ئەمڕۆ هەندێکی لە خۆی بێزارە، قەلەقە، دڵە ڕاوکێتی، نائارامە بەهۆی ئەوەی کە نەخۆشە. ئینسان کە نەخۆش بوو لە خۆی بێزار دەبێ ئەگەر ئیمانی بە پاداشتی خوای گەورە زۆر بەرز نەبێ. بەهۆی هەژاریەوە ئینسان کە گیرفانی خاڵی بوو، ماڵ و حاڵی خاڵی بوو، حەلدە دڵە ڕاوکەی موچەونی و موچە و لێبڕین و لێنەبڕیندا ژیا، بە دڵنیاییەوە بە تایبەتی مەسئولیەتی خێزانێکی گەورەشی لەسەرشان بێ هەست بە نائارامی دەکا، بێزار دەبێت لە خۆی. کەم و کوڕی جەستەیی ئینسان وا لێ دەکا بەرامبەر بە خۆی نائارام بێ. بەڵام ئەمانەی کە نەخۆشن، کە هەژارن، کە کەم و کوڕی جەستەییان هەیە، دڵنیا بن ئەمانە لە چاو ئەو کەسانەی کە ساغی جەستەن، کە زۆر دەوڵەمەندن، کە زۆر جەستەیان ڕێک و جوانە، ئەمانە زۆر کەمن. یعنی زۆرێک لەوانەی کە لەگەڵ خۆیاندا ناتەبان و ڕقیان لە خۆیان دەبێتەوە، دڵنیا بن دەوڵەمەندەکانن نەک هەژارەکان، لەش ساغەکانن نەک نەخۆشەکان، جوانەکانن نەک خاوەن پێداویستە تایبەتەکان و کە کۆمەڵک کەم و کوڕی جەستەی لە خۆیاندا بینن. زۆرێک لەوانە لە هیچیان کەم نییە، بەڵام بێتاقەتن، بەڵام ئاشنانین لەگەڵ خۆیاندا، بەڵام دڵە کوتێیانە، لە خۆیان ناڕازین لەبەر دوو شت. یەکەمیان ئەمانەی کەوا زۆریان هەیە هیچ عیبیان نییە، لە هیچیان کەم نییە، سوپاسی خوای لەسەر ناکەن. ناڵن ئەلحەمدولله، یا ڕەبی خوا شکر بۆ تۆ، سوپاست دەکەم پەروەردگارە، چونکە شکرانە بژێری خوای گەورە گەورەترین چێژ بە ژیان دەبەخشێ. ئەوانەی کە کۆمەڵک فەقیرە، نەخۆشە، هەژارە، بێدەرەتانە، کرێچیە، ناڕەحەتە لە ژیان، بەڵام خۆ ئەوی تر هیچی کەم نییە، بەڵام سوپاسی خوا ناکە. کە سوپاسی خوا ناکە لەزەتی لێ ناکە. لەگەڵ ئەوەشا لە هیچی لە بواری جەستەیی کەم نییە، دڵی وێرانە، دڵی نائارامە، دڵی قەلەقە، چونکە سوپاسی ئەڵڵای لەسەر نەکردووە، چونکە بەیی خوای نەزانی و بیری لێ نەکردوێتەوە، ئەمە خوا پێبەخشیوە و سوپاسی ئەڵڵای لەسەر بکە و بە شێوازێکە خوا پێی خۆشە بەکاری بێنێ. دووەمیان ئەو کەسانە بۆ خۆیان ناژین، بۆ خەڵک دەژین. ئەم هەموو خەڵکەی دەبینی بە تایبەت لە چینی خوشکان و ئافرەتاندا، دەبینی زۆریان لە تێریان گرفتارن. هەموو گرفتاریەکەی ئەوەیە شێوازی برۆی چۆن دەستکاری بکە و چی لێ بکە و تاتۆی بکە و هەڵی بگرێ و دای بنێتەوە. گرفتی ڕۆژانەیە زۆرێک لەو ئافرەتە تێرانە کە لە ڤێلا و خانووی باشا دەژین، باشترین ئۆتۆمبیلیان هەیە، باشترین موچەیان هەیە، گرفتی داراییان نییە، کرێچینین، مێرد و مناڵیان هەیە، هەموو ژیانی لەسەرەوەدانا و برۆکەی چۆن بێ، لێوی چی لێ بکە، لوتی نەشتەرگەری بکە و باریکی کاتەوە، کورتی کاتەوە، هیچی پێوە نەیەڵێ و زیاد بوو، نەشتەرگەریەکەی سەرکەوتو نەبوو، لێوی چی لێ بکە، خۆی گرفتار کردووە، هەل لە پێناوی ئەوەدا خەڵک لێ ڕازی بێ. واتە تەواوی ژیانی خۆی سپاردۆ بە ڕەزامەندی خەڵک، چاوەکانی خۆی نابینا کردو و چاوی خەڵک داخۆ ئەم چۆن دەبینێ، گوێیەکانی خۆی داخستەوە داخۆی گوێی خەڵک چۆن دەنگی ئەم دەبیستێ، ڕوخساری ئەم چۆن دەبینێ. ئەمانە بەڕاستی خۆیان خۆش ناوێ. هەر کەسێک کەوا بینیت بۆ خەڵک ژیا خۆی لەدەست دەدا، کە خۆل لەدەستدا ناتوانانی خۆت خۆش بوێ، کە خۆشت خۆش نەویست ناتوانانی خۆشەویستی بۆ بەرامبەرەکانت دەرببڕی. بۆیە خاڵی هەرەسەرەکی ئەوەیە کە ئینسان لەگەڵ خوای خۆیدا پاک بێ، خۆشەویستی بینی خۆی خوای زیادکە، لەگەڵ خۆشیە ئاشنا بێ، بە خۆی ڕازی بێ، بە جەستەی خۆی ڕازی بێ، لاشەی خۆی خۆش بوێ، خۆ بپارێزێ. ئێستا کە نەخۆشی کۆڕۆنا لە ناوماندایە، ضرورە ئینسان خۆی خۆش بوێ پێش هەموو خەڵک. حەقی ئەمری حکومەت و ئەوانەشت نەبێ، خۆ پارێزە لە نەخۆشی واجبە، جەستەی خۆت پارێزە و هەروە خەڵکیشت خۆش بوێ، بەریەککەوتنت کەمکەوە، تەوقەکردنت، ماچکردنت، سەردانی ماڵانت، حتا بۆت بکرێ نەچوونە دەرەوەت بۆ بازاڕ و شوێنە گشتیەکان، ئەگەر ناچار نەبی، ئەگەر زۆر زەرور نەبی، ئەگەر چوشی ماسک بەکاربێنە نیشانەی شارستانیەتە، نیشانەی پێشکەوتنە، نیشانەوەی خۆتت خۆش دەوێ، نیشانەوەی هاوڵاتیەکانی خۆتت خۆش دەوێ. ناتەوێت خۆت توش بی بە ڤایرۆسێکی نەبیندرا و ئەو جەستە جوانەی خۆتدا بڕزیێنی خۆل لە ناوبەری ڕۆژانە و هەموو خەڵکە دەمرێ، ئەو هەموو خەڵکە ڕوو لە خەستەخانەکان دەکە با سەلامەت بی و هەروەها ئەو خەڵکەشت خۆش بێ، با بەهۆی تۆ خەڵک تووشی نەخۆشی نەبێ.